ولا بینەرانی ئازیزمان بێت و بەیانیتان باش بێت بێگومان هەمیشە ئەوترێت ژینگە پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە بە ژیانی هەر کەسێکمانەوە بۆی گرنگە بەرپرسیارەتێکی زۆر باشمان هەبێت لایەنی هۆشیاری زۆر باشمان هەبێت بەرامبەر بە ژینگەی کوردستان و جگەلەوەش بتوانین لە ئەس ئەو بەرپرسیارەتەیە پاکوخاوێن ڕای بگرین ڕێنمایی دروستمان هەبێت لایەنە پەیوەندیدارەکان کاری باش بکەن لەم نێوەندەیە بۆ ئەوەی کە هەمووان بتوانین ژینگەیەکی پاک و پڕ ئۆکسیجین و هەوای پاک هەڵمژین لە ژیانی ڕۆژانەمانە لەم نێوەندەیە کۆلێژی زانستە ژینگەیەکان لێرە و لەوێ هەنگاوی زۆر باش ئەنێن بۆ ئەوەی هەمیشە ژینگەی کوردستان بە جوانی و بە پاکی و بە سروشتی خۆی بمێنێتەوە بۆیە لە کۆلێژی زانستە ژینگەیەکانی زانکۆی سلێمانی کەمپی چوارتا پانێڵێکیان ڕێکخستووە بۆ ئەوەی کە ناوچەی شارباژێر لە هەموو ئەو ئاڵنگاریانە دووری خەنەوە کە بەداخەوە ڕووبەڕووی بۆتەوە هەم لە تێکچوونی زەویە کشتتوکاڵەکان و هەم ئاگرکەوتنەوەی دارستانەکان و لە هەمان کاتە کەمبوونەوەی با بڵێن تێکچوونی تەواوی سروشتی ناوچەی شارباژێر و کەمبوونەوەی ئاو لە ناوچەی شارباژێر ئەمە کۆمەڵێک لەو بابەتانەیە کە قسە و باسی لێوە ئەکرێت بۆیە پاشکەمێکی تر بە ئامادەبوونی تەواوی لایەنە پەیوەندیدارەکان و تەواوی ناوەندە ئەکادیمیەکان بە تایبەت زانکۆی سلێمانی هەندێک لە کەسە بەرپرسەکانیان لێرە ئامادا بن و لە هەمان کاتە لە قەزای چوارتاش هەندێک لەو کەسە بەرپرسانە لێرە ئامادا بن بۆ ئەوەی تاوتوی زیاتر بکەن لەسەر بابەتەکە قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە هەستیارەکەین ئەچینە لای یەکەم میوانمان لەم بەشی بەرنامە دکتۆرە ژینۆ خالیت کابڕێزیان سەرۆکی بەشی زانستی ژینگە لە کۆلێژی زانستە ژینگەیەکانی زانکۆی سلێمانی کەمپی چوارتە لەگەڵمانە دکتۆرە ژینۆ ئەرکێشی سپاس بۆ ئامادەبوونت بەخێرهاتی هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەم هەمیشە ژینگە پەیوەندیکی ڕاستەوخۆیە بە ژیانی هەر یەکێکمانەوە چی وای لە ئێوە کرد پانێڵێک ڕێک بخەن بۆ ناوچەی شارباژێر ئەو ئاڵنگاریانە چی بوو کە ڕووبەڕووی بەوە ڕاستە دیارە ئێمە ئەمڕۆ لەژێر دروشمی لە دڵی شارباژێرەوە بانگاوازێک بۆ پاراستنی ژینگەی و سروشتی ناوچەی شارباژێر بانگاوازێکی وامان کردووە پانێڵێکمان ئامادەیە بە ناوی سیستمی ژینگەی شارباژێر ڕاستێکی لەم پانێڵەیە کە بە هاوبەشی کۆلێژی زانستە ژینگەیەکان و قایمقامەتی قەزای شارباژێر ڕێکخراوە تشکی تەواو خێنە سەر ئەو ژینگەی دارستانەکانی ناوچەی شارباژێر گرنگیان چەندێکە بۆ ناوچەکە ئایا ئەگەر هات و ئەم دارستانانەمان تووشی بەرکەوتە بن زەرور زیانیان بەرکەوێ چ کاریگەریە کێشێکی ژینگەیی لە دوای خوان بەجێ هێڵن ئەمەیەکێک لە بابەتەکانە بێت کە باس ئەکرێ یەکێکتر لە بابەتەکانمان ئەوەیە کە لەلایەن بەڕێوەبەرایەتی بەشی پۆلیسی دارستانی شارباژێرەوە تشکێ خرێتە سەر ئەو ئاڵنگاریانە ئەو کێشانە لە کاتی دروستبوونی لە ناوچوونی دارستانەکان یاخود کەوتنەوەی ئاگرێک لە ناوچەیەکی ژینگەیی و ژینگەی دارستانەکانە چۆن ڕوبەڕوویە بنەوە چۆن کۆنتڕۆڵێکن ئایا ئەو کەیسانە ئەو کێشانە کە بە کۆتاییەت هۆکاری کەوتنەوە و لە ناوچوونی دارستانەکانی ناوچەی شارباژێر چییە بە زۆری ئەمانە هەمووی لەم تەوەری گفتوگویانە باسەکرێت لە هەمان کاتیشە تیشک ئەخرێتە سەر ئەوەی کە لەلایەن بەشی یاسایی قایمقامەتی قەزای شارباژێر ئەومان بۆ خەنە ڕوو ئایا پلان و استراتیژی ئەوان بۆ ژینگەی ناوچەکەیان چییە ئایا چۆن پلانیان داڕاشتووە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوو بۆی کە پارێزگاری لە ژینگەی شارباژێر بکەن و ئێمەش وەکو کۆلێژی زانستە ژینگەیەکان یین خۆمان باسی گرنگی ئەکادیمیەکەین گرنگی زانستی ژینگە ئەکەین چ بەشداریەکی هەیە لە پاراستنی ژینگەی نەک هەر شارباژێر بەڕاستی بۆ هەموو کوردستانیش و ئەنجە تایبەتیش ئێمە چاومان لەسەر ناوچەی شارباژێرە بە ئەوەی کە ئێمە لە کۆلێژەکەمان لە ناوچەی شارباژێرە بۆیە بە بەرپرسیارەتی خۆمانەزانین کە یەکەم هەوڵەکەمان لێرەوە دەست پێ بکەین و کار و چالاکیەکانمان زیاتر چڕکەینەوە لەسەرۆی گرنگی لایەنی زانستی و ئەکادیمی چییە لە ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانی کە ڕوبەڕووی ژینگە و سروشتی ناوچەکە ئەبێتەوە. دکتۆرە ژینۆ مەترسیەکان هێندە زۆرە کە بتوانرێت لە ئێستاوە کاری جدی لەسەر بکرێت لە ناوچەی شارباژێر بۆ ئەوەی ئەو ئاڵنگاریانە تا ڕادەیە کەم بکرێتەوە و پێشم بڵێ هۆکارەکان تەنیا دەستی مرۆڤن یاخود هۆکاری سروشتی وا ئەکات ناوچەی شارباژێر ڕوبەڕووی ئەم ئاڵنگاریانە بێتەوە بەڵێ ئێمە لە کۆنیشەوە لە ئێستاشا ئێمە ئەوازانی کە شارباژێر ناوچەیەک و سروشتێکی زۆر جوانی ژینگەیی هەیە بەڕاستی هەر کەسێری تۆپۆگرافی و هەڵکەوتەی ناوچەکەکەی ئەمە ناوچەیەکە تەنابێت بۆ گەشتیاری و بۆ گەشت و گوزار و بۆ
ئارامکردنەوەی مێشک و دەروون بێتە ناوچەکە بۆیە پاراستنەکەی گرنگە بڵێ کێشەکانیشی ئێستا ڕوبەڕووی بۆتەوە زۆرە بەپێی ئەو گفتوگویانەی کە ئێمە لە دەرئەنجامی ئەوە ئەم بابەتەمان هەڵبژار و قسەی لەسەر بکەین ئەوەی هۆکار زۆرن هەم هۆکارمان مرۆیین هەم هۆکاریشمان هەیە سروشتین هەم هۆکاریشمان هەیە لە کۆنە ئێستا کارگەرەکانی دەرکەوتۆک و مین ڕێژ کراوە ناوچەکە هەنێ شوێنی بۆی بارانبارین و لافاوە داماڵیوە و زۆر کات هۆکاری ئاگرکەوتنەوەی لێبێتەوە زۆر کات هۆکاری مرۆیمان هەیە کە ناهۆشیاری و نابەرپرسە مامەڵەکردنی تاکەکانە لە کاتی گەشت و گوزاریان بۆ ناوچەکە خۆمان نەزانین شوێنەکە لە ڕووی گەشتیاری و زۆر شوێنێکی جوانە بۆیە زۆرترین ڕوبەڕووی زەرمەندی ژینگەی شەبێتەوە بۆیە لێرەیە ئەمێکێکە لە کێشەکان کێشەی سروشتی تریشمانەیە کە ڕوبەڕووی ناوچەکە ئەبێتەوە بۆی ئێمە کە بۆی بتوانین کۆی ئەم بابەتانە گفتوگوی لەسەرکەین و ئەگەر ئێمەش بڕیاریشمان نابێ ناوچەکەمان لە ڕووی گەشت و گوزارە بۆ بژێنینەوە بەڕاستی بە یەکەم هەنگاو دەست بکەین بۆی کە چۆن پارێزگاری لە ناوچە ژینگەکانێکین و لەسەر چاوە سروشتەکانێکین ئەنجا بین بانگەشەش بۆ گەشت و گوزارێکی بکەین بۆیە ئەتوانم بڵێم لێرە ئێمە ئەمڕۆ تەواوی بابەتەکانمان لەسەر ئەم تەوەرانە بێ و وەکش ئەزانین ساڵی ڕابردوو ئەم ساڵیش بەشێکی زۆر ڕوبەری دارستانی ناوچەکە سوتا و تووشی مەترسی بوونەوە بەشێکیان تووشی بڕینەوە بوونەتەوە یعنی ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە ئێمە سێری بۆوە ئەبینین کە مەترسیەک لە ڕێگایە کە بتوانین پارێزگاری لە سروشتی ناوچەکە بکەین. کۆتا پرسیارەکەم دکتۆرە ژینۆ هەمیشە ڕاگەاندن ڕۆڵێکی بەرچاوی ئەبێت بۆ ئەوەی پەیامەکان زۆر بەباشی بگەیەنێت ئەم بابەتە هەستیارەش تا چەندە ئێوە کەسانی ئاسایی واتە هاوڵاتیانی ئاسایی لەم پانێڵەیە بەشدارن یاخود ئێوە سەردانی ناوچەکانی شارباژێڕەکەن و لە ڕێگەی برۆشۆری تایبەت ڕێنمایی تایبەت بۆ ئەوەی هۆشیارێکە زیاتر بێت. ڕاستە ئێمە هەمیشە ڕاگەاندن بە چاوێکدانین بۆ بڵاوکردنەوەی پەیامەکان لە ناوەندی ئەکادیمیەوە بۆ ناو کۆمەلگا بەڕاستی ئێمە وەکو زانست ناتوانین تەنها لە هۆڵەکان و هەموو پەیامەکانمان هەمووی ئەوەی ئەیزانین زانستەکەمان بگەینە تاکەکانی کۆمەلگا بووە ڕاگەاندن یەکێکە بێت لەو بەشەی کە تەواوکاری ئێمە ئەبێ هەر بۆیە ئێوەش ئەمڕۆ زۆرترین چاومان لەسەر ئەوەیە زۆرترین ڕاگەاندنەکان بەشداری ئەم ئیڤنتی ئێمە بکەن بۆیە ئەتوانم بڵێم ئێمە لە ڕووی بروشۆ کەمتر بەکاری ئێهێنین بەڕاستی لە بەری ژینگەین ئەمانەی کەمترین شێوازی پرینتکردنی وەرەقە و بەکارهێنانی حەبر ئەوە بکەین بۆیە زیاتر هەڵمان ناو لە ڕووی ڕاگەیان و سۆشیال میدیاوە بتوانین پەیامەکان بگەینە هاوڵاتیان هاتنی جەنابیشتان بۆ ئێرە ئەمڕۆ هەر یعنی خۆشحاڵین دەستان خۆش بێت سەرچاو سپاس مەمنون سپاس بۆ میوانەکەمان لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز فەرموو دکتۆرێگەم سپاس بۆ دکتۆرە ژینۆ خالید سەرۆکی بەشی زانستی ژینگە لە کۆلێژی زانستە ژینگەکانی زانکۆی سلێمانی کەمپی چواردا جایسا یەکێک لەو پانێڵستانە لەگەڵمانایە قسە و باسی زیاترەکات لەسەر ناوڕۆکی ئەو بابەتی کە تیشکی خستۆتە سەر زۆر بەڕێز ماف پەروەر وشیار کەمال کا بەڕێزیان لە پرساوی یاسایی قایمقامەتی قەزای شارباژێر بە خۆشحاڵیەوە لەگەڵمانایە کاگوشیار بەڕێزیشتان ئەرک بکێشن سلااوت لێ بێت ئەم کاتت باش بێت هەر با سەرەتا لەو دەست پێ بکەین سوپاس دەکەم ئەو بابەتی کە تیشکە خستۆتە سەر بۆ ناوچەی شارباژێر سیستمی ژینگەی شارباژێر بەرەو سیستمێکی زۆر باش بڕوات چۆن قسەی لەسەرەکەی ئێمە وەکو قەزای شارباژێر دیارە یەکێکین لە قەزا هەرە کۆنەکانی شاری سلێمانی و تەواو هەرێمی کوردستان کە نزیکە بینەوە لە 100 ساڵە قەزاین سروشتێکی ئێزگار جوانمانەیە و لە ڕابردوو شاو لام لە ئێستاشا کارێکی زۆرمان کردووە لەسەر پاراستنی ئەو سروشتە بەتایبەت دارستانەکان کە ئێمە زۆر کارمان لەسەر کردووە چەند ئێمە لە ساڵانی هەشتاکان باڵێن و سەرەتایی تا کۆتایی هەفتاکان و سەرەتا هەشتاکانە بۆی ئەوەی کە ڕژێمی بەعز لەم ناوچەی ئێمە ڕاگواستنێکی زۆری کرد کە ئەوە وای کردووە کارەساتێکی گەوری بەڕاستی دروست کردووە هەم لەسەر ژینگە هەم لەسەر شتوکاڵ هەم لەسەر ناوچەکە کە بڕێکی زۆر دارستانمان لەو ساڵانەیان بڕاونەتەوە و بوونی مینێکی زۆر کە ئەمەش هەمووشە و ئێستاش گرفتی بۆ دروست کردین بە تایبەتی لە کاتی ئاگرکەوتنەوە و بەتایبەتی لە کاتی ئەو ڕێگانەی کە ئەجیرێتە بەر وەکو ئاگربڕ کە ئێمە زۆر کات بۆی ئەم مینانەوە بەڕاستی کێشەمان بۆ دروست بووە و بەردەوام ئێمە لە هەوڵا بووین کە ڕێگاوبانەکانیان باشتر بکەین و ئەو شوێنانی کە زیانیان بەرکەوت و هەوڵ بین سەوستر کردیان و ئێستا لە خۆشبەختانە لە سنووری قەزا شارباژێر کە ئێمە 5 شارۆچکەمان هەیە 4 ناحیە و مەرکەزی قەزا کە ئێستا ڕێژی سەوزایی خۆشبەختانە لە قەزای ئێمە لە سەر و ستانداردی جیهانیشەوەیە کە ئێمە لە 121 کە لە کاتێکا لە شوێنەکانی تلوانێ زۆر لەو ڕێژەیە کەمتر بێت کە ئەوە مای دەستخۆشیە بەڕاستی هەم بۆ ئەو ستافە ئیداری کە لە ڕابردووەوە لە ئێستاشە کاریان کردووە لەسەر ئەم بابەتە.
کاگوشار ئەوەی کە هەیە لێرە و لەوێ لە ڕووی یاساییەوە ئێوە چۆن هاوڵاتیانی خۆشەویست هۆشیاری زیاتریان ئەێنەیە چۆن لەم نێوەندەیە هەمووان بتوانین ژینگە بپارێزین چکە دەستی مرۆیش بەشێکە لەم بابەتە بێگومان دەستی مرۆیی زۆربەی کاتەکان تێکدانی ژینگە بۆی مرۆڤەکانەوە بووە ئێمە بەوەی ئەوەی کە لە ئێستادا کۆمەڵی یاسایی بەرکار هەیە لە هەرێمی کوردستان چه یاسایی پاراستنی دارستان لە هەرێمی کوردستان و یاسای ژینگە زۆر کات ئێمە ئەو حاڵەتانەی کە ببێتەوەی تێکدانی ژینگە ڕوبەڕووی دادگامان کردوونەتەوە لە ڕێی دادگاکانەوە ئیجراعات و زیاتی یاسایی ورد و دقیق کراوە لەگەڵ ئەو کەسانەیە کە هەوڵی تێکدانی ژینگیان داوە کە ئەمە کاریگەریکی باشی دروست کردووە لەسەرەوەی کە ئەم ڕووداوانە دووبارە نەبێت. زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس بەڕێستان ئەرک پێشن خۆشەویستان وەک لە دیمەنەکانە ئەیبینن ئێستا میوانێکی زۆر ئەگەر هاوکارم بەشێک لە وێنەکانم بۆ بگوازێتەوە کەسانی بەرپرس و کەسانی حیزبی لێرە ئامادەن و ناوەندە ئاکادیمیەکان و بەتایبەت لە زانکۆی سلێمانی بە خۆشحاڵیەوە لێرە ئامادەن بۆ ئەوەی سوودمن بن لەو بابەتە گرنگانی کە تایبەتە بە پرسی ژینگە و لە نێویشیانە ناوچەی شارباژێر کە ناوچەیەکی دڵگیر و دڵڕفێنە سروشتێکی یەکجار جوانی هەیە بۆیە ئەم بابەتە چەندێک پانێڵی تایبەتی لەسەر بکرێت هێشتا هەر کەمە لەبەر ئەوەی جگەلەوەی کە بۆ بەسەربردنی ببوورە جگەلەوەی بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هاوڵاتیانی خۆشەویست و گەشتیاران ڕوئەکەنە ناوچەی شارباژێر لە هەمان کاتە ئەگەر هاتوو ئەو بەرپرسیارەتە بەرامبەر ژینگەی کوردستان زیاتر بێت ئێمە ئەتوانی هەنگاوی زیاتر بنین و پلانی زیاتریشمان هەبێت لە ڕێگەی ئەو کەسانی کە لەم بابەتەیە کارەکەن بەتایبەت کۆلێژی زانستە ژینگەیەکان ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو کە لە کۆلێژی زانستە ژینگەیەکانی کەمپی زانکۆ زانکۆی سلێمانی کەمپی چوارتە بۆ ئێوەمان گواستەوە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانە فەرمە.